شەوی ڕابردوو مامۆستای ئاینی و زانا و کەسایەتی دیاری کوردستان و قەزای چەمچەماڵ مامۆستا سەید نەزمەدین سەید نورەدین پیریادی بەهۆی نەخۆشی و لە تەمەنی 73 ساڵی کۆچی دوایی کرد دوای گەڕانەوەی تەرمەکەی لە شاری سلێمانی بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر لە کەسایەتی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ نوێژی لەسەر کرا و لە گۆڕستانی شێخ سەعید بە خاکسپێردرا. برابەر ڕێز و خۆشەویستەکان بەڕاستی مامۆستایەکی خوێندەوار و دڵسۆز و موسلیحمان لەدەستداوە. مامۆستا نەجمەدین 50 ساڵە خزمەتەکە، 50 ساڵە ئیسلاحی خێزان و لە سڵح و لە ئاشتەواییە بووە. مامۆستا نەجمەدین دڵسۆز بووە بۆ ملەتەکەی، دڵسۆز بووە لەگەڵ خەڵک، دڵسۆز بووە لەگەڵ خوا، دڵسۆز بووە بۆ خاکەکەی. برایەک و مامۆستایەکی خوێندەوار و ئەدیب و دڵسۆز و زانامان لەدەستداوە. مامۆستا هەر خەسارە نەبوو لە بنەماڵەکەی، خەسارە بوو بۆ هەموو شاری چەمچەماڵ. مامۆستای کۆچکردوو جگە لەوەی کەسایەتێکی کۆمەڵایەتی بوو و ئەدیب و شاعیر بوو و لە لێژنەی فتوە ئەندام بووە و یەکێک بووە لە زانا بلیمەتەکانی بواری میرات و تەلاق لە کوردستان و عێراق. یەکێک بووە لە مامۆستا زۆر دڵسۆز و زۆر بە خەم و پەرۆشی هەم ئیسلام هەم موسڵمانان هەم میلەتی کوردەوەی کە بە ئەو کرابێ لە وەعز و ئامۆژگاری و چارەسەری کێشەی موسڵمانان و بە تایبەت لە بواری تەلاق و میراتە بەڕاستی مامۆستایەکی زۆر بێوێنە بوو. ئەو بابەتە میراتیانەی کە بە مامۆستایان زۆر قورس بواە بەلایانەوە کە پێویستی بە شەو ڕۆژ و بە کاتی زۆر زۆر ببوایە بۆ لێکۆڵینەوە و بۆ ساختکردنەوەی بەڕاستی جەنابی مامۆستا لە دەستی دەرنەئەچوو و ئەو مەسائلانەی کە جەنابیان حەلیان ئەکرد لە مەحکەمە و لە هەموو شوێنێ زۆر یعنی دەستخۆشی لێ ئەکرا چونکە هەڵەیتیانە ئەکرد زۆر بە وردی بەدوای ئەو مەسەلانە ئەچوو. مامۆستا سەید نەزمەدین یەکێک بووە لەو کەسایەتیانی لە ڕابوونی ئیسلامی ڕۆڵی گرنگی هەبووە لە بەرەوپێشچوون و ناساندنی سەحوەی ئیسلامی و لە شۆڕشی ئازادیخوازی کوردستانیش بەشدار بوو و کوڕێکی لە ڕاپەڕینی کوردستان و ڕزگارکردنی شاری کەرکووک شەهید بووە. بەدەستدانی زانایەکی بەرزی وەکو جەنابی مامۆستا نەجمەدین خەسارەتێکی گەورەیە کە توانم بڵێم لە کوردستان و بە تایبەتی لە سنووری ئێمە هاتۆتە پێش. بەڕاستی ئەم پیاوە کەسێک بووە کە کاتێک توانم بڵێم لە کوردستانە ڕابوونی ئیسلامی نەبووە، ئەو گەنجێک بووە کە خۆی بۆی باسەکردین. بیری لەوە ئەکردەوە کە سەحوەیەکی ئیسلامی لە کوردستانە دروست بێت و بتوانن خزمەتی ئەو خەڵکە موسڵمانە بکەن. زۆر جار ئەیجێڕایەوە بۆمان کە ئەیوت دەستم بە دەسە دووی جوودکردنەوە بووە کە مناڵ بۆ تازە هەڵچووە. ئەیوت بیرم لێ ئەکردەوە کە چۆن سەحوەیەک دروستکەین. جاری وا هەبوو لەسەر دەسە دۆکەوە هاوار مەکرد خۆمەمود ئێرە دەنجی ئیسلامە، ئەو پیاوە لەوێەوە هێناوێتی بەو شێوەیە. لە ڕابوونی ئیسلامیشا دەورێکی جوانی هەبووە. ئێمە لە خزمەتی بووینە لە جیهاد و لە تێکۆشان و لە هەوڵەکانی ئەو سەحوە ئیسلامی کە لە کوردستانە دروست بوو. ئەم یەکێ بوو لەو پێشەوایانە کە جێی شانازی بوو بۆ کەس و کار و بۆ هەموو میلەت بۆ هەموو خۆشەویستانی. مامۆستا سەید نەزمەدینی پیریادی یەکێک بووە لەو مامۆستا ئاینیانەی چەکی جیهادی دەشان کردو و دامەزرێنەری یەکەم بارەگەی ئیسلامی بۆ لە ناحیەی شۆڕش لە سەرەدای نەوەدەکان تا 2005 لە ئاوەریدا ژیاوە. بە کۆچی دواییشی کەلێنێکی گەورەی خستە ڕیزی زانایان و پایەبەرزانی وڵات. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.